هەر دەربارەی ڕەوشە کەرکووکێ نها هاوکارە مستەفا ڕۆژنامەوان لە کەرکووکێ دیگەلمەدایە لەسەر هێلا پەیوەندیە. ئەف دەمێتە باش بیتەن کاک هاوکار. کاک هاوکار ئێستا لە چێ گەڕێکی شاری کووک و لە چەند گەڕێک شەر بەردەوامە؟ بەڵێ سلااوتان لێبێ ئەمە ئێستا لە گەڕێکی ئەستا مەخصوصی شاری کەرکووکین جارە لە بەیانیەوە شەڕ پێدادان لە مانتەیەکانی پێشمەرگە شێرەویستانی داعش بەتا چەندجارێکی داعش خزانێتە نێو بینای قوتابخانەیەکەوە لەو گەڕەکەدا ژێردەکانیش پێشمەرگە سەرقاڵی ڕوبەربوونەوە لەگەڵدا بەپێ زانیارانێکی ئێمە کەوتووە بەهۆی ئەوەی کە تێرۆریستان پشتێنی بۆمبەرکران لە خۆیان بەسووە ئەمەش لای کردووە کۆنتڕۆڵکردنەوەی ئەو قوتابخانەیە دەبەرەوەی هێزانەکان تاوەکو دڵنیانە بن لە چونە ژیرۆ نابن بڕۆنە نێو قوتابخانەکەەوە. هاوکار ئەگەر بۆ مام باز بکەیت چه هێزێک ئەمڕۆ بەشدارە لە ڕوبڕووبوون لەگەڵ داعش؟ ئەو پرسیارە دووبارەکەی تێبوو بوورە؟ ئەڵێم چه هێزێک ئەمڕۆ بەشدارە لە ڕوبڕووبوون لەگەڵ شەڕی داعش؟ ئەو هێزانەی لە ناوی کەرکووکدان زۆرن، هێزەکانی پۆلیسە ئاسایشە، هێزەکانی دژەتیرۆرە، هێزە ڕەشەکەی مەڵبەندی دوو ڕێکخستنی کەرکووکە کە ئێستا ئێمە لە ئەستا مەفقودینین تەنها ئەو هێزەی هێزە ڕەشەکەیە لێرە سەرقاڵی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تێرۆریستاندا لە تەنگەڕێکێکی دیکەش ناوبەناو دەنگی تەقا دیکرێت پێ دەچێت ئەوان هێزی تر سەرقاڵی ڕوبەڕووبوونەوە لەو شوێنانە هێزەکانی دژەتیرۆر و ئاسایش. هاوکار ئامار لە بەردەست هەیە چەند داعش تا ئێستا کوژرا و مەترسی هەبوونی داعش ماوە لە کەرکووک تا ئێستا؟ بەپێ ئامارە نافەرمانی کە لە دەستی ئێمە کەوتووە لە دوێنەوە تاوەکو ئەمڕۆ زیاتر لە 30 داری داعش کوژراون لە ئێستاشدا ڕەوشی ئەمنی کەرکووک لە سەتانەوەتی کۆنتڕۆڵ کراوەتەوە ڕەوشی ئەمنی لە تاو بۆزانی پێشووترەوە زۆر باشترە لە سەتانەوەتی ڕەوشی ئەمنی کەرکووک کۆنتڕۆڵ کراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زانیاریتان هاوکار مستەفا ڕۆژنامەوان لە کەرکووک گەلمەدا. زۆر سپاس.